بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان سەرەتای ئەم ساڵ لە بەغدا کۆبوونەوە، بەڵام نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک. دواتر لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ئامادەییان بۆ چارەسەری کێشەکان نیشاندا. لە چوارەمین دیداری سلێمانیدا بەرپرسانی هەردوو لە جارێکی تر جەختیان لە ڕێکەوتن کردەوە. سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە ئایندەیەکی نزیکدا دەبێت لەگەڵ بەغدا ڕێکەوتنێکی نوێ ئەنجام بدەن. ئێمە هەموو ئامادەیەکمان پیشاندا بۆ ڕێکەوتنێکی بەکردەوە لەگەڵ بەغدا و هیچ ئەنجامی نەبوو. ئێستا لایەنەکان و گەلی کوردستان تەواو بێهیوا بوون. ئێستاش لە بەردەم ئەم ژمارەیە لە بەرپرس و سەرکردە بە ڕێزەکانی عێراق کە لێرە ئامادەن ڕادەگەینین، ئێمە دەمانەوێت لەگەڵ بەغدا ڕێکەوتنمان هەبێت. کۆتایی ساڵی 2014 هەرێم و بەغدا لەسەر کێشەکانی نەوت و بودجە ڕێکەوتنیچان ئەنجامدا و دواتر بوو بە بەشێک لە یاسای بودجەی عێراق. حسێن شەهرستانی وەزیری کوێندنی باڵا دەڵێت ئەو ڕێکەوتنە پێش پەرلەمانتارە عەرەبەکان کوردەکان دەنگیان پێدا، بەڵام هەرێم پێوەی پابەند نەبوو، تەنانەت ئامادە نەبوو یەک بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات. هەرێم و بەغدا ڕێکەوتنێکیان هەبوو کە دەبوو هەردوو لا پێوی پابەند بن، بەڵام بەداخەوە هەرێم پابەندی ڕێکەوتنەکە نەبوو. هەتا ئێستا یەک بەرمیل نەوتی ڕادەستی بەغدا نەکردووە. نزیکەی 2 ساڵە نەوتی کەرکووک لەلایەن هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوشدا بەغدا هەناردەی نەوتی کەرکووکی لە ڕێگەی بۆری هەرێمەوە ڕاگرت. جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش دەڵێت تا ئێستا هۆکارەکەی نازان و لەگەڵ بەغدا لەسەر و پرسە گفتوگۆ دەکەن. وڵا ئەوە پرسیارێکە ئەمە ئەم پرسیارەمان ئاڕاستەی بەڕێزان لە حکوومەتی فێدراڵی کردووە، بەڵام ئێمە هەموو جوهدێکە خەینە گەڕ بۆ ئەوەی موچەی پێشمەرگە و موچەی کارمەندانی ئاسایش و ناوخۆ و موچەی فەرمانبەران و پزیشک و مامۆستایان و فەرمانبەرانەکانی دیکەی کوردستان دابینکەین. ماوەی زیاتر لە 2 ساڵە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا گەیشتۆتە لووتکە و بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیشان چەندین جار وەفدی هەرێم سەردانی بەغدای کردووە و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ناوەندیدا کۆبۆتەوە، بەڵام تا ئێستا ئەنجامێکی ئەو تۆی نەبووە. کۆبوونەوەی بەشێکی زۆر لە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان و عێراق لەم بینایەدا ڕەنگە سەرەتایەکی باش بێت بۆ توانەوەی ئەو بەستەڵەکەی کە لە نێوان بەشێک لەلایەنە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هەرێم و بەغدادا هەیە. بژاردە بە غێناڕتی سلێمانی.